سلام ئازان خۆشەویستان بەخێربێنەوە بۆ ڤیدیۆکتر لە چەناڵەکەم لە چەناڵی ما بەسکەین بە بڕگەیەکی نوێوە. ئەو بڕگەیەکی نوێ لە کەناڵەکەمان هیوادارم بڕگەیەکی زۆر بەسوود بێتن و بەدڵتان بێتن. بڕگەکەش بە ناوی ڕۆشن بە، بەڵێ ڕۆشن بە واتە ڕۆشن بە زانیاری. ئەو بڕگەیە زانیاری لە خۆ دەگرێت، اینجا هەر زانیاری بێت هەر جارە و ئەگەر بەپێی کۆمنتەکانتان ئەوە دەتوانین زانیاری دابنین لە بڕگەی ڕۆشن بە. ئەمڕۆ لە بڕگەیەدا باسی 7 پرسیارەکەین کە وەڵام دانەوەیەکی زۆر سەیریان هەیە و لەوانەیە ئەو پرسیارانە بێمانەترین پرسیار بن کە لە مێشکی مرۆڤ دروست دەبێت. مرۆڤ لە بچووکێ لە تەمەنی بچووکێ تاکو گەور دەبێت، پرسیاری زۆر ئاڵاز و سەیر دێتە مێشکی، بەڵام لەوانەیە نەزانێت وەڵامەکەی چۆنە. لەو ڤیدیۆدا وەڵامەکان دەخینە ڕوو. هەفتم، ئایا قەت بیرت کردوتەوە مناڵ واتە منداڵی ساوە خەو بە چیەوە دەبینێت؟ وەلاوانەشە بڵێ منداڵی ساوە خەو بە یاریکردن دەبینێت لەناو عارەبانە و شتەکانە، یاخود خەو بە گریانەوە دەبینێت کە بەبێ هەوە دەگری. ئێمە پێگەیشت و خەو بەو یادەوەریانە دەبینین کە لەناو ژیانماندا ڕووی داوە. بەڵام منداڵکە کاتێک لەدایک دەبێتن هیچ یادەوەرێکی نییە. ئایا خەو بە چیەوە دەبینێتن؟ لێکۆڵینەوە کراوە لە ساڵی 2010 کە منداڵ خەو بە هەست دەبینێت. هەست وەکو چۆن؟ بۆ نمونە کاتێک هەست دەکات دایکی شیری بێدانی ئەو هەستکردنا، یاخود هەست دەکات لە کاتی پێشوەی بستە حەمام ئەو گەرمیی لەشی هەست بەوە دەکاتن، ینی خەو بۆ هەستە دەبینێتەوە، یاخود لەگەڵ باوکی یاریەکاتن و ئەو سۆزێک کە باوک هەیەی ئەو هەستێکی هەیەی بۆی ئەو هەستە، ینی خەو بۆ هەستە دەبینێتەوە کە دووبارە. بەڵام خەوی دووبارە بۆی زۆری منداڵ خەو بە مەمەی شیر دەبینێت. بەڵێ مەمەی شیر. شەشەم، لەوانەیە هەتا ئێستا پرسیارێکت کردبێ بڵێ لە کاتی وەرزشکردن وایان وەرزشکردن لە جوانی یاخود ڕاکردن ئەو چەوری لەشمان بۆ کوێ دەچێتن؟ ئایا لە ڕێی ئارەقەوە دەردێت یاخود لە ڕێی میسکردن و شلەمەنی کە دەردەدرێت؟ بەڵام زۆربەی خەڵک وا دەزانن ئەم چەوری لەش لە کاتی وەرزشکردندا دەبێتە تاقەیەک، دەبێتە وزەیەک بۆ لەشمان، واتە بە فیڕۆناچی ئەبێتە وزەیەک بۆ لەشمان. بەڵام لە ڕاستیدا ئەوە هەڵەیە. لەوانەیە ئەوی بڵێم شێتانە بێت، بەڵام لە 184 ئەو چەوری لە کاتی وەرزشکردن دەردەدرێت لە ڕێی هەناسەوە دەردەدرێت. بەڵێ چەوریەکە لە ڕێی هەناسەوە دەردەدرێتن. با نمونەیەک بهێنینەوە. بۆ نمونە تۆ 10 کیلۆ دەردەدەیت، واتە 10 کیلۆ چەوری دەردەدەیت. بۆ نمونە 8 کیلۆی ئەوە لە ڕێی هەناسەوە دەردەدرێت، واتە دەبێتە دوانە ئۆکسیدی کاربوون و لە 120ەکەی تریش کە دەبێنێتەوە لە ڕێی ئارەقەکردن و میسکردن یاخود فرمێسک شلەمانی کە دەردەدرێت لە لەش لەوانەوە چەورێکە دەردەچێت. ئایا قەت ئەوە زانی بوو؟ ئەگەر نەتزانیوە ئەوە لە کۆمنت بینووسە، ئەگەر زانیش هەر لە کۆمنت بینووسە. پێنجەم، لەوانێت تۆ سواری سیارە بیت چەند جارێک و وەگەشت کرد بێت و هەست بە دڵ تێکەڵبوونێک بێت لە کاتی جوڵانەوەی سیارە. ئایا قەت پرسیار کردووە بۆچی تووشی ئەو دڵ تێکەڵبوونە دەبیتن لە کاتی سواربوونی سیارە؟ ئەم زۆرە حاڵەتە ناوێکی هەیە، پێی دەڵێن دەردی جوڵە. ئەمەش بەهۆی تێکەڵبوونی گواستنەوەی زانیاریەکان لە ئەندامەکانەوە بۆ مێشک دەبێتە هۆی ئەم دڵ تێکەڵبوونە. با نمونەیەکت بۆ بهێنمەوە، نمونەیەکی بچووک تاوەکو زیاتر لە مەسەلەکە تێبگەیت. بۆ نمونە تۆ لە ناو سیارەی و لە کورسی دواوەی سیارەکە دانیشتووی و مۆبایلێکی شت پێیە، سەیری مۆبایلەکە ئەکەی و لە کاتێکدا هەموو شتەکانی دەوروبەرت دەجوڵێ و سەیری مۆبایلەکەی کە هیچ شتێک ناجوڵێ لە ناو مۆبایلەکە. لە ناکەم مێشکت دەیەوێت بزانێ چی لە دەوروبەری ڕوودەدا، ئەو شتە جوڵانەوەنە چینە. ئەمەش دەبێتە پەستانێک بۆ مێشک و زانیاریەکان بە هەڵا دەگوازێتەوە بۆ مێشک و ئەو دڵ تێکەڵبوونە ڕوودەدا لە ئەنجامیدا. ئەگەر تۆ لە ناو سیارە بیت لە کاتی گەشتکردندا هەوڵ بدە سەیری شتە جوڵاوەکانی دەوروبەرت بکەی و یاخود سەرت لەسەرەوە دابنەی، واتە سەرت بەرەو سەرەوە ببێ و سەیری سەرەوە بکەی. ئەمەش ئامۆژگارێکی بچووکە لە کاتی گەشتکردندا دەبێ بیکەی، باشترە ئەوە دوور دەکەوێت لە دڵ تێکەڵبوون. چوارەم، ئایا ماسی هەست بە تینوتی دەکات؟ لەوانەیە بڵێ ماسی لەناو ئاودا دەژیت و هەمووی ئاو هەرگیز هەست بە تینوتی ناکات، بەڵام لە ڕاستیدا زۆر هەڵەی. ماسی وەکو گیانەبەرەکانی تر، وەکو جانەبەری زیندوو دەژیت و بۆمانەوەشی لە ژیان پێویستی بە ئاوە. لەشی ماسی پێک لە شەکر و پرۆتین و چەوری. مادە سەرەکیێکی کە پێویستێتی ئەوش ئاوە
و تۆزێکیش مادەی خوێ لە ناو شلەمانیەکانی ناولەشی و بۆ ئەوەی ڕێژەی ئەو خوێ لە ناولەشیدا بە ڕێژەیەکی هاوسەنگ بمێنێتەوە ئەوە پێویستێتی ئاو بخواتەوە و ئاوێکی زۆر بخواتەوە ئەگەر نا گیانی لەدەست دەدات و تووشی وشکبوون دەبێت. ئایا قەت ئەوە دەزانی؟ سێم، ئێمە بە منداڵی مامۆستاکەمان پێی دەوتین کە لەسەر دەفتەرەکانتان ژمارە 1 تاوەکو 100 بنووسە، بۆ نمونە یاخود ژمارە 1 تاوەکو 200 بنووسە. ئایا قەت بیر لەوە کردوتەوە کەسێک هەبێت ڕیکۆردی بشتێنێت و بتوانێتن لە 1ەوە تاوەکو ژمارێکی زۆر بڕوات بە بێوەستان؟ بەڵێ کوڕێکە بە ناوی جەرمی هارڤارد توانیوێتی لە ژمارە 1 تاوەکو ملیۆنێ بژمێرێتن، ئەمەش با قسەی خۆی و ئەم ژماردەش دەبێت چەندی خەیان دەبێت. جەرمی هارڤارد لە 16/6/2007 دەستی بە ژماردن کرد لە 1ەوە و لە چاردن نوێی هەمان ساڵ کۆتایی پێهات، واتە ئەو کوڕە 88 ڕۆژی خەیاندووە تاوەکو ئەو ژمارەیە بژمێرێتن و هەر ڕۆژی 16 سەعات بەبێ وەستان بەردەوام بۆ لە ژماردنی ئەو ژمارە بۆ گەیشتن بە 1 ملیۆن. بەڕاستی شتێکی شێتانەیە زۆر. بابێن تۆزێ شتەکە خۆشترکەین، بۆ نمونە ئەگەر ئێمە بمانەوێت تاوەکو 1 میلیارد بژمێرین بەبێ وەستان ئەوە پێویستمان بە 31 ساڵ دەبێت بۆ تەواوکردنی. ئایا هەرگیز دەتەوێت تاقی بکەیتەوە یاخود نا؟ ئەویش لە کۆمنت پێمان بڵێن. دووەم، لەوانێ لە ڕۆژانی ژیان تا پرسیارێک هات بتەمێش کرد دەربارەی هەسارەکەی خۆمان. ئایا هەسارەکەی خۆمان چەند دەکات؟ واتە نرخی چەندە؟ ئەمەش پرسیارێکی بێمانایە، بەڵام وەڵامی هەیە. بەڵێ زانای فیزیایی فەلەکی لە زانکۆی سانتا کرۆس لە ویلایەتی کالیفۆرنیا بە کرۆسلۆمان ناسراوە ئەو زانایە و هاوکێشەیەکی دانا بۆ ئەوەی بتوانێتن بزانین نرخی زەوی چەندە. هاوکێشەکەش قەبارە و تەمەن و پلەی گێرمی و زۆرە سیفاتەکانی زەوی لە خۆ دەگرت و بەپێی ئەم هاوکێشەیە ئەوە ئەگەر زەویەکەمان نرخی هەبێتن ئەوە 4 بۆ 6 کدریلیۆن دۆلار دەکات. بەڵێ کدریلیۆن دۆلار. بابێن شتەکە زیاتر خۆشترکەین، بۆ نمونە هەسارەی زوهرە بهێنین و بەپێی ئەم هاوکێشان لی دێنەوە کە ئەستەمە ژیان تێدا نە هەوا نە هیچ نە ئاو نە هیچی لێ نییە، ئەوە دەبێت هەساری زوهرە چەند بکات. بەپێی ئەم هاوکێشانە لێکیان داوە ئەوە تەنها 1 سنت دەکات، واتە 1 سنت دۆلاری ئەمریکی. بەڵێ 1 سنت دەکات، با بڵێن 1000 دیناری لای خۆمان قەیناکە 1000 دیناری پێ دەدەین، هەزارەکە دەکڕین. لاوانێ زانیاریە نوێ ببووت، ئەگەر نوێ بوو ئەوە لایکی بکە. بەڵام شتێکی نوێ تریشی بیست کدریلیۆن دۆلار. کدریلیۆن سەیرەوە ئەگەر ئەوەش نوێ بوو لایکی بکە. یەکەم، قەت پرسیار کردووە کە چاوی مرۆڤ چەند مێگاپێکسڵە؟ ئەمەش پرسیارکی بێمانەیە، بەڵام ئەمەش هەر وەڵامی هەیە. با بڵێن مۆبایلەکەی تۆ 12 مێگاپێکسڵە. ڕۆژنامەی BBC فۆکس هەستا بە لێکۆڵینەوە لەسەر ئەم زانیاریە، هەستا بە لێکدانی ئەو ژمارانە بە تەنۆرەکانی ئەو گەردانەکە بە بەرچاو دەکەون و وەری دەگرن. شتێکیان بۆ ڕوون بووە ئەویش ئەوەیە کە هێزی چاو جێگیر نییە، واتە دادەبەزێ بەرز دەبێتەوە، بەڵام لە کۆتاییدا ئەنجامێکان دەستکەوت کە چاوی مرۆڤ 576 مێگاپێکسڵە. ئایا شتێکی سەرنجڕاکەشەوەیە؟ 576 مێگاپێکسڵ. بەڵێ بە شێواتێنی کۆتایی ڤیدیۆکە هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بێت و چێشتانی بینێت و هیوادارم سوودی هەبێ بۆتان و دیسان دووبارە دێڵێم هیوادارم ئەم بڕگەیە بە سوود بێ بۆتان و ئەگە بەدڵتان بوو ئەوە بە هەمووتان بە هاشتاگی ڕۆشن بە کۆمنت بتەقێنەوە تاوەکو زیاتر پەرە بەو بەرگەیش بدەی. ئەگە سوودت لێبینیوە ئەوە لایکێکی ئەم ڤیدیۆ بکە و بینێرە بۆ هاوڕەکانت تاوەکو ئەوانی سوودی لێ ببینن و تا ڤیدیۆکی تر هەر شاد و بەختەوە بن. خواتان لەگەڵ. Pull the trigger, ain't nobody gonna do for you. ئێستا کەناڵەکەمان ڕێکلام بۆ کاندیدەکان دەکاتن، واتە کاندیدەکانی لایەنە سیاسەکان بەبێ جیاوازی، واتە بۆ هەموو لایەنە سیاسەکان دەکاتن. ئەگەر هەر کاندیدێک بێوێت ڕێکلام لە کەناڵەکەمان بکاتن، ئەوە دەتوانێت پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنە یاخود ئەم ئیمێیلە بکاتن، پەیوەندیمان پێ بکات و بەکار و چارەکانی خۆی بنێرێت و ئێمەش بەبێ جیاوازی ڕێکلام بۆ هەموو لایەنەکان دەکەین.